کورە لەوە ناخۆشتر نییە تۆ هاوسەرگیری بکەی لەگەڵ ئافرەتێکە بە ناخۆشی و بەخۆشی لەگەڵ یا بژی قوربانی بۆ بدەی هەموو ژیانت لە پێناو ئەو ئافرەتەیە سەر بکەی دووسێ مناڵت لێ هەبێ کاتێک بڕۆیتەوە سێرەکەی زرتە زەلامی وا لە ماڵەوەی لەگەڵ خێزانەکە تا ڕابێنێت کاکە ئیتر تۆ چۆن تەحەمولی ژیانت ئەمێنێت تەحەمولی ژیانت نامێنێت بۆیە عەزیزانی خۆم دەستگرتە بن بە خێزانەکانتانەوە کاکە بڵێ بە قوربانە بە یعنی بڵێ بە قوربانە بم بە ساقە بم لە دەورێ گەڕێم هەرچی وشەی خۆشەویستی هەیە بە خێزانەکەتی بڵێ کاکە بڕۆ تێبی وشە بە ئامێزی خۆتەوە کاکە ئەو ئافرەتە فڕاغی بۆ دروست بێ دوایی بە یەکێکی تر پڕێکاتەوە حتما تۆ پێی ناڵی بە قوربانە بم وشەی خۆشەویستی پێ ناڵی نازی پێ نادەی دەری ناکەیتە دەرەوە شتێکی بۆ ناکڕی دڵی خۆش ناکەی خەڵکە ڕوا بۆ سەیران و سیاحەت و ئەم ژنە لە ماڵەوە سەجن کردووە تۆ خۆ لەگەڵ برادری خۆتە ئەڕۆی کاکە زەلامی وا هەیە لەم شارەیە لەم کوردستانەیە بەردە ڕۆژ و 15 ڕۆژ ئەڕوا بۆ کیش ئەڕوا بۆ ئێران ئەڕوا بۆ تورکیا ئەڕوا بۆ دووبەی ئەڕوا بۆ دەرەوەی وڵات ئەم ژنەی فزە بکا بڵێ پیاوە کە بۆ چۆڕۆی ئەڵێ دەمە دەشکێنم وس قسە نەکەیت یاخە تو ئەم ژنە چۆن خیانەت لێ ناکە ئەگە لە خوا نەترسێت خیانەت لێکات زەلامی وا هەیە هەڕەشەی داوە لە ژنەکەی و تۆتی چوومە دەرەوە تەلەفۆنم بۆ بکەی لەگەڵ برادەرەکانمە بێمەوە هەردوو چاوت دەرەکەم ناوێری ئەڵێ ئیسا تەلەفۆنی بۆ بکەم دێتەوە تەلاقمە دات ئاخە دەت ژن ئەی ژن بۆشی بە تۆ کردووە بۆ ئەم ژنە تێنا پێویستی بە تۆیە کاکە وەڵڵی ئەبێ ئیهتیمامی ئەوەل و ئەخیرت ژیانت هەمووی بۆ خێزانەکەت بێت گرنگی بە خێزانەکەت بیت